یاریزانانی یانەی سۆران بەجلی زەرد و یانەی ئاشتیش بەجلی سپی هاتنە نێو یاریگا. دوای فیکەی ناوبژیوان یاریزانانی هەردوولا دەستیان بەهێرش بردن کرد. لە خولەکی چواردە یاریزانانی سۆران دووجار هەڕەشەی گۆڵ تۆمارکردنیان لە گۆڵی میوانەکەیان کرد. وەڵامی ئاشتیش دوانەکەوت و دوای دوو خولەک بە دوو هێرشی مەترسیدار وەڵامی زەرپۆشەکانیان دایەوە. لە خولەکی 26 هۆشمەندتەها بە لێدانی سەر تۆڕی گۆڵی ئاشتی هێژاند و گۆڵی یەکەمی دویانی سۆران تۆمار کرد. لە جێمی دووەمدا ئاشتی هەوڵی ڕاستکردنەوەی ئەنجامەکەی دەدا و سۆرانیش بۆ تۆمارکردنی گۆڵی دووەم لە هەوڵدا بوون. خولەکی 49 داوەرفیکەی لێدانی سزای لێدا و هۆشمەندتەها گۆڵی دووەمی خۆی و یانەی سۆرانی تۆمار کرد. یاریەکەش هەر بەو ئەنجامە بە کۆتا هات. لە ناو یاریگای خۆمان ناوە هەموو هەندێرە جوانە کە دەستخۆشیان لە یەکەم هەندێرێکی زۆرمان ئامادە بوو. زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە توانیم دوو گۆلیان بۆ تۆمار بکەم. ئینشاڵڵا ئێمە وەکو یانەی سۆران هەوڵمان داوە هەموو یاریەکان لە ناو یاریگای خۆمان ئاستێکی باش پێشکەشکەین و سەرکەوتن تۆمارکەن. گرنگەوەی ئێمە لە یاریدا هاتووە بیل لەم ئەنجامەکەینەوە کە لە دەستمان ناوە لەبەر یەکەم یاریشمان بوو دەرەوە بوو هەموو یانەکان خۆ زانی بە حەزەرەوە یاریەکە خاستن تیپەکەشمان تیپێکی لاوی تازەیە تەجروبەی دەرەوەیان تۆزەکەمتر بوو ئینشاڵڵا تەحویزێنەوە لە یاریەکانیکە. لەگەڕی داهاتوودا یانەی سۆران بە ئامانجی درێژەدان بە سەرکەوتنەکانی دەبێتە میوانی ئاڵتن کۆپری و یانەی ئاشتیش بۆ قەرەبووکردنەوەی شکستی گەڕی یەکەم میوانداری یانەی کۆیە دەکات. یانەی سۆران بەبرنەوە بەدەستێنانی سێ خاڵ دەستی بەگەڕی یەکەمی خولی پلەکانی کوردستان کرد. ئامانجی سەرەکی دەستەی کاتژێڕی و یاریزانان و هاندەرانیش گەیشتنی ئەو یانەیە بە خولی نایبەکانی کوردستان. ئەگەر هاوشێوەی ساڵی ڕابردوو لە دوای یاریەکانی خولەکە چەندین خاڵی ئاسان لەدەست نەدا. تەیفور محەممەد کوردستان 24 سۆران.